بەڵێ چاوان بەیانی تۆ بینەرانیش باش دیارە وەزارەتی بازرگانی دەستی کردووە بە دابەشکردنی بەشە خۆراکی ئەم مانگەش بووە ئەم مانگە جیاواز لە مانگەکانی دیکە گۆڕانکاری لە بەشە خۆراک کراوە. من دەمەوێت زانیاری زیاتر لە میوانەکەم وەربگرم. نەوزاد شێخ کامل بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان. یا شێخ بەیانیت باش پێمان بڵێ بۆ ئەو مانگە بەشە خۆراکی مانجی چەنددا بەش دەکرێت و ئەو گۆڕانکاریانی لە بەشە خۆراک کراوەچی. سپاس سڵاو لە بینەرانتان هەروەک ئاگادارن بەڕێوەبەتی گشتی بازرگانی لە ڕێگای بەڕێوەبەتی بازرگانی کەلوپەلی خۆراکی شارەکانەوە لایەنی پەیوەنددارین بۆ دابەشکردنی بەشە خۆراک مانگی لەم مانگەدا کە مانگی هەشتا ئێمە بەشە خۆراکی شەشەم دابەش دەکەین. بەشە خۆراکی شەشەمیش لە سەدا هەفتای تەواو بووە چۆتە لای بریکارەکانی خۆراک و ئێستا لای بریکارەکان و هاوڵاتیان دەتوانن بچن وەری بگرن. لێرە شوهەر داوایان لێ دەکەم بچن چونکو خۆتان دەزانن بە هاوینە و ڕەنگە شوێنی دوکانەکانیش وەکو پێویست نەبێ بۆ هەڵگرتنی مادەکان خراپ نەبێ بچن وەریگرن. ئەو مادانەشی کە هاتوون لە چەند مانگی ڕابردوو برنج بوو بە 2 کیلۆ و ئەم مانگە بۆتەوە بە 3 کیلۆ لە بری ئەوەی کە ئارینۆک ئەم دابەشکرێت ئەم مانگە بۆ بە نیسک هەر 1 کیلۆ نیسک دەدرێت بۆ هەر هاوڵاتیەک لە بەشە خۆراک. ئەوە زەیتەکە شەرۆک و خۆیەتی دۆشاوەکە شەرۆک و خۆیەتی 400 گرامە 1 لیتر زەیتیشە لەگەڵ 1 کیلۆ شەکرە. ئەمە وەکو بەشە خۆراک و ئێستا لە سەدا هەفتای دابەش کراوە. بەشە خۆراکی حوتەمیش حازرە لە کۆگاکانماندایە هەر دوای تەواوبوونی بەشە خۆراکی شەشەم ئینشاءالله لە هەفتەی ئایندا ڕەنگە دەستکەین بە دابەشکردنی بەشە خۆراکی حوتەمیش بەنسبەت ئاردیشەوە بەشی شەشەم تەواو بوو لە سەرانسەری کوردستان. ئێستا ئەمڕۆ لاولێر دەست بە دابەشکردنی بەشی حوتەم دەکرێت ئینشاءالله لە سلێمانی دووەکیش ئەگەر لەم هەفتەیەدا ئایتر بەیانی یا دوو بەیانی ئەوانش دەست بە دابەشکردنی ئاردەکەن بهی بەشی حوتەم کەویش ئاردێکی باشە پێش ئەوەی بڕواتە لای هاوڵاتیان ئێمە خۆمان لە ئاشەکان تاقیمان کردوتەوە ئاردی نانێکی جوانی لێ هاتووە توانرێت بەکار بهێنرێت و سوودی لێ وەربگیرێت. یا شێخ زۆر جار هاوڵاتیان گلەی لەوە دەکەن بەشە خۆراکی ماگانیان خراپ. ئایا ئێوە پێشووتر ینی هیچ جارێک گوێتان لە هاوڵاتیان گرتووە کە ئەو گلەیانیان هەیە هەوڵتان داوە ئەو گلەیانەی هاوڵاتیان چارەسەر بکەن کە گلەیان هەیە لە بەشە خۆراک؟ بەتاکیدی گوێمان لێ گرتوون و پەیامەکانیشیمان بە ئەمانەتەوە گەیاندوتە لایەنی بەرپرس. خۆتان دەزانن وەزارەتی بازرگانی عێراق لایەنی پەیوەنددارە بە گرێبەستی کڕێنی ئەو مەوادانەی کە دێنە هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. ئێمە وەک وەزارەتی بازرگانی نوێنەرمانەیە لەو لیژنەی کڕینەدا خۆیان ئەو ماوادان دەکڕن. ئێمە لە ڕابردوودا زۆربەی بەشە خۆراکان خراپ بوون سوودی لێوەرنەگیراوکە پێویست بەڵام ئێستا لە هەندێکیان باشە مەسەلەن زەیتەکەی شەکرەکەی دۆشاوەکەی تا ڕادەیەک ئەوەی کە ئێستا گلەی زیاتر لەسەر برنجەکەیەتی ئێمە ئەم پەیامەمان گەیاندوتە وەزارەتی بازرگانی پێماوتون ئەو برنجەی کە دەینێرن برنجەکە هەندێک مانگ باش و هەندێک مانگ خراپە ئەوان مبەڕیران ئەوەیە کە 40 ملیۆن کەس مستەفیدە لەم پسوڵەی خۆراکە 40 ملیۆن 3 کیلۆیی برنجە دێن لە یەک وڵاتە ئەو برنجیان دەست ناکەوێت بۆیە لە 3-4 وڵات دەهێنەوەکو تایلەند و ئەمریکا و ئۆرۆغوای بۆی ڕەنگە برنجی وڵاتی بۆ وڵاتێکە فەرقی هەبێ بەڵام ئێمە ئەوە بە مبەڕیر نازانین پێماوتون کە دەبێت گلەی خەڵک هەیە دەبێت ئەو برنجە چاک بێت بۆ بتوانێت سوودی لێ وەربگیرێت. سپاس بۆ بەڵێ چاوان ئەوەی جێبیست بوو ئەمە وتەکانی بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم بوو لەبارەی دابەشکردنی بەشە خۆراکی ماگانەی هاوڵاتیان و ئەو گلەیانش کە هاوڵاتیان هەیەە بە تایبەتی لە هەندێک مادەی خۆراکی کە زۆر جار باس لەوە دەکرێت کە ئەو مادانەی کە چەند مادەیەکە لە بەشە خۆراک خراپە وەکو خۆشی باسی کرد ئەوان لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەوە ئەو گلەیانەی هاوڵاتیان کە هەیەە لە کاتی وەرگرتنی بەشە خۆراکی ماگانە.